بە درێژایی مێژوو گەلی کورد بەردەوام لەناو شۆڕش و ڕاپەڕیندا بووە لە بەرامبەر دەستدرێژکارەکان، زۆرداران و ستەمکاران. ئەمە شوای کردووە کە کاتێک باس لە کورد دەکرێت هەمیشە ڕاپەڕین و شۆڕش لە یادگای مرۆڤدا خۆی دەنەخشێنێت. هاوکات لەگەڵ ئەو شۆڕش و ڕاپەڕینانەی کە ئەم گەلە بە درێژایی مێژووی خۆی تا بە ئەمڕۆ کردوویەتی بەهۆی ناکارامەی پێشەنگەکانی و نەبوونی خوێندنەوەی ڕاست بۆ پێگەی جەماوەری و سیاسی خۆیان لەگەڵ وانە وەرنەگرتن لە ڕابردوو و نەناسینی ڕاستی خۆیان و دوژمنەکانیان بەردەوام هەموو هەستانەوە ڕاپەڕینەکان ڕوبەڕووی شکست بوونەتەوە. تەنها بۆ ماوەیەکی کاتی ڕاپەڕین و شۆڕشەکان توانیویەتی لەسەر قاچەکانی خۆی بوەستێت، واتە بەردەوام لەگەڵ هەستانەوە ڕاپەڕینەکان شکست و بە ئاکام نەگەیشتنیان بەردەوام قەدەرێکی دانەبراو بووە لە مێژووی کورداندا. بەڵام جیاواز لەگەڵ ئەم فەراز و نشیوانە کە تاکو دەچوو لە باری سایکۆلۆژیشەوە کاریگەری ڕۆخێنەری لەسەر دەرونی کۆمەڵگای کوردی و گەلدا نابوو. ساڵی 2012 کوردان بۆ یەکەم جار شۆڕشێکیان بەپا کرد. نەک تەنها هیوای گەلی کورد و گەلانی هەرێمەکە پێگەشایەوە، بەڵکو سەرتاسەری جیهان بەم ئەزمونە سەرسام بوو. سات لەگەڵ ساتی تەمەنی ئەم شۆڕشە بووە جێگەی سەرنجی ورد و تێڕوانینی گەلانی جیهان. کوبانی ڕزگار بوو قەدەرە 4 مەهە 5 مەهە وسان بەرخەت کوبانیدا، یعنی سەرکەوتن هەر یامە بوو بەلی بوو سەرکەوتن بۆ یامەژی دست خوان در دامان سرمان خدان
جوسا مورال گرتنه بگیزا و برفدانیا و به اراده و حتی به دریم خانده یعنی هم یه پیجه هم یه پیجه یعنی برفدانی که خود دانه مشاهده حتی روزانه ای روزی نه کوبانی روزگار که نام کیفشه برای کیجی ام کوبانی همو حوالا در بیت سرکاتی همو گل فاق بیروزه برجو قلعين بوان قالان بون لدفر مارطان ينكش درهاته برجو قلعين بوان ويران بون لدفر مارطان ينكش درهاته اي ولد ولد اي شيرين ولد اي ولد ولد اي شيرين ولد Haji